جماعة مصطفى ما شاء الله كتاب خانة كد أوندت زوانة بس ما شاء الله يديوتن بهم خوش بيعسيق لأنه كتاب خانة كبكينو بوش من باسكي أو كتاب خانة فيلم بيعسي تدافكينو بفتوقو كان من بردا أنا كباس بكيد أو كتاب خانة لصالي بنزا بينزا كمان بقول لك قندي قراين وشاري أملا رجع قواري قلاويجهم يعني وخذ الحزم خلنا واشتواء كردي بقول لك هي كم نعمل كي ملاي قورا هذا كي فري قلب فري بس بينز فلسيبو كريتم باباري رجعنا يخوم يقطع اوكي لو سوا او كتاب خانه كومل قنا غدي درب وين فوتايا بلام ديسان كولم نداوا استايب باشي شوست بينسال هذا كي او كتاب خانه استوا كتبيني تاك كتاب خانه است كردستان ككتاب خانه شقوريه وزياتر لبس هزار كتاب وقبار وروجنامي دقمنو النهيني واشكرا وإشاق وشاري تداهيا وسطا بنزلنا ونشاني أو كتاب خانة هيك كتاب خانة كردستانية يعني زيد الرويتي لأنا ديلمو من ذاك جا وعمل كتاب خانة كوكو إمل إيكوم الجاية يعني لو أساسي أساس حزب كانوا رخرا وكانوا حركة جماعات إخوان كتاب كذا أو كتاب خانة عقلي إنساني عقلي كرد عقل ذاك لولا مثلا سيد قطب مدانا ذاك دوسكري إخوان المسلمين كتاب خانة كان لعندك ولاد ممنوع إشاء البربرشي اللي نبدانا ماركس مدانا ذاك همون جور شيء تدا باش ما مصطفى باش فيلم باش ما مصطفى أو ببرسم شو هاو كاري دك على بري بردني أو كتاب خانة هاو كاري إسا كم ودام زاندني نامني كومالك دوست برادر يارمتيوم داو أنا مستنا رجعنا أم بخوم سبينان شو إيوانش هر دوام دكم هر ليري ما فر بخير ما مستغفر معنيش ما مستي درتوي بشي كمالات يارمتين ده ما مفكر باسي أو أنا شمالو كي كومالي بيني زور لكتاب خانة تماشا دكي إسا حزب كان دكي أم وزخانة شين توي سرتا سري منيا نيتما تا استمر دكي كتاب خانة شين اجتماعي منيا شيف خانة شين اجتماعي منيا بويك أصل صوت بنزار همور مروبا جوركاني كردن لحرب ورك أجر موسيقى أجر شعر أجر كمالاتية أجر سياسية أجر كرداتية همو ويني ليرها يعني كوتش خوان مردوان ياخذ شهيد كراون أم بابا إحساس لساش كم بدستويا خندق كذي تازم لبيرتوا أو هذا كم وياك هم شيء ده بس أو بيرواريا همو بيرواريا زمان مثلا أول شيء زور زوانة بالخمالة كتير بيرواري كي ناوكي يكسر هم يميزوا كلهم نج مثلا هالكتاب ولا لا هم يجوا مرتب دان جغرافيا علم النفس وعلم الاجتماع بزياء الشخص كامزة أو بشا هموي بزمان عربي تقدر بعد كل مساواة ما كتب باللغة العربية عن الكرد هموي بعربي درباري كرد عربي همو دربا يا شيء كابلاش عراقي عربي لتنبع أصاني أوي بكاته همو شيء تده باش ما وصل إلى كتابك زور سرنجراتي شام ضله قرآن بزماني كردي بلا أو بشا أول جار أقبابتين له أو بشا يدرس أو قرآن الإمام استحجاريا تشابي دوما بلا سر حسابي أرشي كاك مسؤول بارزاني تشاب كراوا تشاب شي دكمنا أو قرآن بزمان عربي شمدانا أو بزمان قرآن بزمان الكردي إما لا صالحي إبراهيمية ناصر والشبور تفسيري عن هذا قرآن آيات بآيات وعند خوي ملاب هر روشة مثلا مجموعة خلق لما زي تكوب وتوا تن آيات الشيء ترجمة كده ولا الشرع بلام ترجمة كلها شابية كم تهران كلام من هذا كي أو بين دلالة الدسكاري كلام برا كود بارتي ديمقراطي كردستان برا جوز على الروشين بريوا مناسارة شابول دعوة بكتيل أوتيل شراتون دعوة زيبو شو بسر من دادتهم برحمة بيج كل نمر فلك دينش لو دانشتيا قسم عندك كده بحث الدنيا ما قلت كاك ممتاز إيش كم بيدا قلت فرق قلت سيدك من هنا قرآن كم من الرامنية بلكو أتوبهم تاب دكين قلتم باشا معنا بس قلتي بارا كم عندنا وتبع بحسي بارا مكان سيدا كان بدي بس قلتم لهم بنوسا كأتوت أمل التخويل كده أو قرآن سابقا بدأت خطوة اللي ربع اسمها كده يقدر قلبي واشي يا الله ما ها بدأت خطوة خوي دل من ممتاز حيدري دستارة بيداوة أو قرآن سابقا
منش نووسیتم خەڵکیدا ئەم قورآنە پیرۆزە دەکەی چاپ دەکەم تەنها بە دیاری پێشکەش دەکەن نەڵێن بۆ تیجارەتی پێ دەکاتە بە ناوی خۆم نووسیتم دەکە بەبەستم ئەوە 500 دانم بۆ چاپ کرد لەسەر بە پارەکەمان جێبەجێکە علاکولێ لە چاپخانەی هەرا دوای ێرکانە مزگەوتەکەەوە خاوەنەکە دەوڵەمەند بوو چۆن پێم گوتم بابە شەچوە هەیە وتە باشەمەش 500 دانە چاپ دەکەن سی دەکەم دانێ ئەوش 500 هزار ئێسش بەدەست ناکە ئەو خەڵکەیە خوێندەواری نزماوی یعنیشە عەرەبی نازانن داوایان قورئانی دەکەن ئەو قورئانەمان بدە دەکەی ئەمرۆکو واجبێکی ئاینی وەچ واجبێکی کۆمەڵاتی خاڵکی گرنگ بە خەڵکی بزانێتم من لە ئەڵمانیای بووم کە ئەو کتێبە دەرچووم دەکەی تەلەفۆنیان بۆ کردم گوتن یەکێتی زانانی کوردستان بەیانێکیان دەرکردە دژی ئەوە دەڵێ ممتاز قورئانی ممتاز نا قورئانێک دەرچێدا قورئانی کوردی ئەو بەیان نەدیتم دەکەی قورئان بۆ کوردی ئەوەی لە بازار هەیە سەحب بکرێتەوە ئەمەندە بەوەمەتە بازار دەستا و دەست تەوزیع کراسە مزگەوتەکە تەلەفۆن مرۆتە هەرانێک کرد مامۆستا شەپۆڵ ئەوسا مابوو بێتە تو تێکەڵمەوە تەلەفۆن لەگا کرد بگە دوی نەخوێن دەوارینە بڕۆن جارە بەیەکەی ببینن ئەو جە بەیانی دەربکەن ئەو یەشتی زانانی کوردستان ئەو حاڵیان کرد بەهەرحاڵ من بە شانازیەوە یانە ئەو کارەشم کرد لە چارچوەی یارمەتی کتێبمدا بە کتێبخانەی حەیدەری چاپ و خەڵک چاپ کردیا ئەوش وەکو ئەرخەشی ئاینی ئەو ئیشم کردووە دەست خۆش بە مامۆستا زۆر زۆر سوپاس دەست خۆش بێ سەرچاو ئێمە لە بەشی دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ مامۆستا ممتاز حەیدەری ئەمڕۆ زۆر ماندوو دەکەین مامۆستا اینجا دەمەوێت لە ڕێگەی پرۆگرامەکەمەوە و پرۆگرامی چیرۆکی من داوایەکە لێ بکەم بێگومان دەزانم بە پێی ئەو زانیاریانی کە لەسەر بەڕێستان هەمە کۆمەڵێک ئەرشیفتان هەیە کە بڵاو نەکراوەتەوە ئەو جەنامە بێدەستنووس بێ هەر بابەتێکی تر کۆمەڵێک شتێ بڵاو نەکردوێتەوە پێم خۆشە شتێکمان پیشان بدەیت شتێکمان بۆ باس بکەیان من تاکە کەسێم لە کوردستان سەرڕا ئەو کتێبخانە گەورەیە کە 20,000 دانە کتێب و گۆڤاری خۆ گرتووە و خزمەتێکی گەورەی بە کایایی زانستی کردووە 146 کەس بە پێی ئەحسایەکرد پرۆفێسۆر دکتۆر ئەحمەد حەمەدەمین کە لە دیڕاستەیەکی چاپیشمان کردووە باز دەکاتن یعنی خزمەتی کایایی ڕۆشنبیری و کولتوری زانستی کردووە بەڵام هەمان کاتدا کە هەستم پێکردیا کتێب پیرۆزە و کتێبم کڕیوە هەستم پێکردیا ئەرشیڤمان لاوازە بە تایبەتی پاشە ئەوەی کە ئەمن ئەوروپام دێت مۆسکۆم دێت باس ئەو مۆزەخانانە شتی وایان هەڵگرتیە سەرت سوڕ دەمێنێ مەساکە بۆیە کە ئەمە لەگەر کتێب کڕینی دەستم پێکرد لەگەڵ حەزبەکان مەسەلا ئەرشیڤیان نییە ئێمە ئەرشیڤی نیشتیمانیمان نییە کتێبخانەی نیشتیمانیمان نییە چونکە ئەوەی دەوڵەتی کورد دەوڵەتی هەر وڵاتێک دەوڵەت دەوێت بردوستکە دەبی ئەرشیڤی نیشتیمانەبی ئەرشیڤی دەکەی کتێبخانە نیشتیمانێ بیتە ئێمە سەرڕای ئەوە وڵات نیشتیمان داگیر کراوە ئەگەر بە یەک هەر کوردستانی گەورەبی هەر 5 پارچەوی بە ڕووسیا شەوا دەکەی یعنی هیچمان نییە ئەرشیڤمان دروستنەوە تەنها ئەرشیڤمە ئەگە ئەوەندەی مابی دەکەی ڕۆژنامەکانە دەکەی لە کوردستانی بەدرخانەکانەوە تا دەگاتە ئەم ڕۆژە یعنی ئەو کارە ساعت و ئەگەر نهێنی ببێ ئەگەر ئاشکرا بێتە زۆر معلومان لەو کە ڕۆژاو بەڵام وەکو تاکە کەس زۆر کەمە من ئەوکە ئێستا ئەرشیڤەکەی من کە بەقەدەر کتێبخانەکەی گەورەیە دەتوانم بڵێم یعنی ئێستا 25 کارتۆن ئەرشیڤە 25 کارتۆن ئەرشیڤە بەڵام مەسەل لە وەستێکی کارەبام هەڵگرتیە دەکەی تا دەگاتە بەیانێکی سڕی پارتی یەشەتی شوعی ئیسلامی عەرەبی دەکەی ئەرشیڤەکە بەگشتی زۆر شتە گرنگە بەشێکی زۆری نەک بەشێکی بەشێکی لە کەی 21 بڵاوکرێتەوە تقریباً 300 بەڵگەنامەی گرنگ بە کوردی 300 نامەی بە عەرەبی بڵاوکراوتوێدرا ئەوان تریش ماوە ئەوان تریش سێ جۆرن بەگشتیە نامەیە لە بۆ سەرکردەکانی حزبەکانم نادە بە گلەیم لێکردی نەتەنانەت جەنابی کاک مەسعود نامەم نادە گلەیم لێکردی جوابیشی دایمەوە
أوروبا لشورش بيسازاجا بيشي 400 سال كان الدين لكنيسة جابوها حكومة جابوها عندك شورش فرنسا كوموني باريس أو أنا مدمر جرام عندك إما كردستان ولاية شي داخل وعشيرة قري خيالات شي كشتو كاري عندك كهاتش نمان تاني برنامج تازه استراتيجي تازه لازم بخومن دابتشينوا دستبجير كل حكومة كيبكا نقدر دستبجير حزبك حكومة كيبكا بويا كأوليا بتاعي سردمي براكوجي دتشارتوي أخلاقي روزنامة نوسي وسياسة وكردات وكرد بروري درت أون دقسق ناشنا بيك لكوتيا أون دق لكذا كبيكاتونو بيكو حكومة إيه مزال الماكدو مثلا بوم تي داندرا جابويا أو بلا يتازا روجك دادي عقل ديمقراطي كردسبي أو شتان بلاوتك من حتى لو أو مذكراتي كصالح حيدر إبراهيم كذا حسابي إمام جلال صاحب كلام بيم قد مقدمة كم نسيا بدل بابا جا خلشنا خوين دوارنا أو هم إيصال حيدري نيهم كرتيتي أو خوي بينز برجع برام عقلي سياسي كذا عقلي معتقد تحملناك كان جاء عقلي تحملي كذا هنجي هو هذا خوش ما بين شاب بكريته جاء ما بس منوي أرشيف كيمن إيش تساوي على سرعة خد زمان نمونك تان لو بينوا الشيخ ستار برزنجي عندك في حكومة بو كاتوكي بارتي بو لا باشي يازا از حزب الشدا بناء ثوري كردستاني عندك بشي كمي بيور كانوا خلاص كده بشي دم دانزاني كان هينتي ده عسكر ده بيتن شيستا كان كشتيه أنا كم يزور بكسان من بابا احتمال ما دام يقول لك كاري دكاتن عندك أمن أويناكم حتى جارت شان السليماني دعوات بو جوهر كرمان أو سامي شورش بو صاد لابروش بو عزاد زنجاني الراجاني خواني دعوتي أمش لبدا قلت نشان دعوته بابا مثلا أوبر سلامة مثلا شونك الدادلي نوي استا نخوين دوار وكلولن باش دم بپرسموكو ميجونوسي وكو رجلامنوسي بوتي نوي استا بنخوين دوار دبيني أوار يعني تنجم سنة شيء أو تو تماشا تاريخ هم لا تامك تاريخ كرد كان كردش بكلم من عندك للرجاي قلموا كتاب وخندواري ويعني وشاري اجتماعي وشاري نتويي وشاري كمالاتي تندرستي برافو تام عندك لكاتك كرد يعني كمثلا أو جوربيان دولة شي نبو كيان شي نبو عندك بلام نسري جوري هو شاعري جوري هو يعني حاجة قادر كوي حاجة قادر كوي يعني بابلين كتاب خاني شي تايبتي سربخوي كرداتيا أحمدي خاني كولاجي شي نتو برور بو عندك هذا الشعر النالي للرجاي زمانك وعندك محوي ناري وهمانا للرجاي شعر كانوا خدمتي زماني كذا زماني نتوي بيشتي هذا سرشي نتويا يعني بوني نتوي لزمان ده صلمين ريب عندك أوي إيستا تماشى بكلا بستكانة ولا بدر خانة كانوا تادا قات الرجاري ما بلن بيش الرابرم من كده باشي كارا ساعة حفتة بيج يعني أو قراني كردي بريزور هم أشعر بعشاني كباس كردك باسي نورزك باسي توسان نودك مو قراني من عندك خلاص يعني أوي تبيدهم كريم كابان قادر كابان شاركي أو ديوان والي يعني ديوان والي ما عندك كتم ولاتان ما عندك وسيد بياران ما عندك أو خلق وين عندك يعني كواحد تام بينز نسيتوا عندك هم كتنا درب كتنا ولاتان كتنا أمريكا كتنا لما حري إجا شهيد كلام عندك زنده باتشال كلام عندك جاوب بس بلان باشا رابرين دو سبب يك دستلات سياسي او حسن التويكي انتماء التويكي لا واسكت عندك بوا قضيه حزباتي التصوير همان شكات التكنولوجيا او موبايل اي دوله شي خراب يجرى عندك لبرامبري وشتا اساساكو كحاط تخوار باشلون اوكي او ما مساعد دبتري جامعه دبتري عميد كليه كانوا سبق زمكان حزب ده عندنا يعني او درجه علميه هي وصل لسان زان كوبلمان كان حزبي اما نمونه مزور طالب لا زيانيه او انا عم واي كده نوي شي
كلولو نخوين دوار درس بيتشر نخلا وانيا بعلم يعني أو خوين شيء نخوين دوارن خوين دوار لازم نسأوا أحمد محمد محمود بلعم لازم تبقى بيشيش ناكاتني حتى أول دكان دار كان تماشى ذاك دل كاكا أو اشتم ذي نسك باي 2000 يعني ذاك حاسبة كلية 2000 كي إذا بلا 2000 مده أنا شيء مش وش يقول لك والله شيء زعما بس أنا شيء من التكنولوجيا مخرابي بكاردين حتى الناحية روشتكش كمالاتكش بس هذا كاس كجران درب بطل غدان درا شو من كي هم ندي زي بخراب بكاردين بويك نوين بردم دول أنا شيء متفسدها باشا ما لا هر تازه ئاماژت بە کۆمەڵێک ناوی شاعیر دەوەکو نالی و سالم و گۆران کە شاعیرانی کۆن و تا ئێستاش بە نەمری ماونەتەوە لە پاڵ ئەوانیشدا کۆمەڵێک نووسەر و شاعیری دیکە هەبوون بەڵام کەمینەیەکیان کە تا ئێستا ناویان ماونەتەوە دەمەوێت ئەو شتە بپرسم چ شتێک نووسەر بە نەمری دەهێڵێتەوە بەر لە هەموو شتێک نووسەر پەیامی هەیە پەیامەکەی ڕازگۆیی بەر لە هەموو شتێک ڕازگۆیی لەگەڵ پەیامەکەی خۆی ڕازگۆیی لەگەڵ نەتەوەکەی خۆی لەگەڵ کۆمەلگایەکەی خۆی لەگەڵ حەمزاتۆڤ لە داغستانی من دەڵێ دەبێ ئینسان ئەوەل جارەیە لەگەڵ کەس و کاری خۆی ڕازگۆ بی دوای گەڕەکەکەی دوای شارەکەی دوای نیشتیمانەکەی دوای جیهانەکەی ئێمە معلوماتمان لە سەر جیهان توڕی داوە لە پاریس بەڵام معلوماتمان نیە لە کوردستان چینە چەند پیاوی گەورەمانەوە چەند نووسەری گەورەمانەکەی لە ئەحمەدی خانیەوە لە شێخی جزیریەوە لە حاجی قادر کۆییەوە نەڵناڵیەوە بە سەدان نیشتمان پەروەر و سەرکردەی نەتەوەیی ملانەکەی هەموو تەماشا بکەین لە کوردستانی باشووردا ئەو پێش 6 نەو ئەلمان هەیە دێتەوە دەوێ ئەوان شەهیدەکانی ڕۆژهەڵات بە شەهیدخوان حساب ناکەن منەکەی شەهیدەکان با بڵێ باکوور کوردستان تورکیا بێخوان حساب ناکەن هەر کەس ڕۆژی شەهیدی خۆی هەیە ڕۆژ پێشمەرگەی خۆی هەیە ئەوانە هەموو کارە ساتە جا ئەوە دەمینێتەوە حکوومەتێکی یەکگرتووی سەرتانسەری دەکەی نیشتمان پەروەر و نەتەوە پەروەر بتین یعنی دۆست و دژمن لێک بکاتەوە ئەمە بە ڕۆژ دۆستمان گەلێک زۆرن بە شەو دژمنمان زیاترە لە شوێنێکدا دەڵێ کتێب قیبلەی مرۆڤایەتیە باشە دەمەوێت ئەو بپرسم ساڵانە پێشانگای کتێب دەکرێتەوە باشە ئایا کە ئێستا ساڵانە پێشانگای کتێب دەکرێتەوە بەڵێ فەرموو باشە با پرسیارێکە خۆم تەواو بکەم ئایا توانیوێتی ئامانجە ڕاستەقینەکانی خۆی بپێکێ یان وەکو هەر کایەکی تر ڕوو لە بازرگانی کردن کردووە بەر لە هەموو شتێ دەبکڕینە بۆ مۆشم ئێوە بستوتانە لەمانەکەی مەلحەمەی گلگامش داستانی گلگامش یەکەم دەقی زیندویی مرۆڤایەتی من داستانی گلگامشە داستانی گلماکە یعنی سوێمەریەکان یعنی سوێمەریەکان یعنی نووسین یعنیەکەی تابلۆکە یەکەم ئامرازی توکۆشانی مرۆڤاتی سەرتاسەری جیهان ئەلێرەوە دەست پێ دەکەم یعنی لەو تابلۆیان دەست پێ کەواتە کتێب کەواتەکە کتێب ئەگە مێژووی سەرهەڵدانی کتێب بخوێن و لە هەموو وڵاتێکە یعنی وا بڵێن دۆڵەشی ژانی پڕخوێن و ئێش و ئازار کتێب ڕێگەخەبەرە سەر کتێب و سەربیری تازەی نوێ ئەو سەردەمی خۆیان لە سێدارە دراون ئەوە گالیلۆی ئەو فلان و ئۆفیسارە بە سەدان ڕۆژنامە نووس لە سێدارە دراون لە کوردش سێدارە دراون لە کتێبشە کەواتە لە چارچوبێکی شتێکدا مرۆڤایەتی قەرزاری کتێبە هەموو شار لە بۆ گەڵێ نەکەن لەوە زیاتر بۆ زیادە معلوماتی جەنابێت 500 ساڵ بەر لەوەی ئێستا تا ئێستا بەردەوە پیشانگەی دەوڵەتی فرانکفورت لە ئەڵمانیا بۆ کتێب دەکرێتە 7500 ئەو جارە من چوویمە لێ دەست حسابی خۆم هاو بەش بووە 2500 7500 پێش خاوەن کتێبخان و دەستگای بڵاوکردنەوەی چاپلانەکەی ئەو جار لەسەر ڕۆشنایی پرسیارەکەی جەنابەت ئەو پیشانگای کە دەکرێتە ئەو پیشانگانەکە کارەی باشە لە گوندەشش بکرێتەوە باشە لە هەولێرش بکرێتەوە باشە دەکرێت ڕۆژێک زیاتر و دانە کتێب بفرۆشتێتە بەڵام بۆیە چونکە ئەوە تووشی شکستەی گەورە هاتە لە کوردستان زۆر زەحمەتە دەوری ناژە ئەمە تەماشا دەکەم چی پیشانگای نێو دەوڵەتی خەڵکەی زۆر دەچیم بەڵام هەموو تەماشا دەکەن بەڵام پێم بڵێ ئێستا جامیعەی سەلاحەدین و یان لە هەموو جامیعەکە موچینە 200,000 30,000 مامۆستای زانکۆمان هەیە دەوەرەوە کردنە پێشەنگایە جارە سەتادەی کەمتر دێتم دەکەی لەو سەتادەیە سەتایەکی کتێب ناکرێتن
هذاك بويا أو دورينا شرط أويا دعايم الملاني بخزان فكري إنساني سبر دوامه أما ديس عند دوباره ذكموا إما لبردم ما ترسيش يعني قوري نتوي واجتماعي وكلتورو وكتابه وقلمه مروح بروايات ما عندك هموش أستوي دك تسر أستوي دستلاتي سياسي دستلات حكمراني لكردستان ده باش رافع زيادش لازم باش أو بده باز صار دوائي بس باش ما وصل تيرواني نتيبو استيروجنا مجري كردي شون تێڕوانینی بەڕێستان بۆ ئێستا ڕۆژنامەگەری کوردی ئەگەر ئێستا سەیری بکەین بە بەراورد بەڕابردوو ئومێدبەخشە یانیش بە پێچەوانەوە خاتونێ بەڕێز ئەمە زۆر ئەوشتانم باسم کرد ئەو شتانە ئەو کە ڕووی داوە گوتم لە بەردەم هەیە دەکەی ڕۆژنامەنووس خاوەن پەیامێکی گرنگە ڕۆژنامەنووس و کتێب پێکەوە جمکن کە ڕۆژگاری ئەو چیان دروست کردووە تا دەگاتە ئەدیسۆن دەکەی ئەوە لەلایەشە بەڵام ڕۆژنامەنووس لە ئێستا لە وڵاتی مە لە ڕۆژنامەنووس نینە 180 دەتوان بڵێم زیاترێش فەرمانبەرن لە ئەو دەستگایانە کە ئەو حیزبانە بەڕێوە دەبن دەکەی کەلیمەک زیاتر ئەو بەناوی ڕۆژنامەنووس فەرمانبەرن بەڵام کاری ڕۆژنامەنووسی دەکەن بەگشتە ڕێزم لە پیرۆزی ڕۆژنامەنووسی و برادر و خزمان ئەو کسانە ئیش دەکەم دەکەی چاڵاکشمان دەکەی بەڵام فەرمانبەرن لا حزبك بونمونا نكتكتان لدى الجرمى التلفزيوني ليك الرباط كابرا دوسيب جنزين ضرون جنزين حزبنا تاش كابرا شحافظ ده ساي نابي يقدر كذا تاك خوشي ده كان دل تذكر سناك دل ولا ده شيء ده بخوا تصور رزقها دل تسوي تعين بي بمحافظة كدلين بس دل دل والله كاتب تابع أمام بيدوي عندك إيه حمد دل بابا وإيش دل خما 50-50 أواني خوان دانا أما تاس كسمان الدوز ده ورد كنا كاتب تابع أو درتي إهم حالي إهم توسعور كذا كيف نروجنا منوس لكن الرئيس مويا أما نروجنا متى نكتنا أمن بلادنا شيء شاعر هذا صار بياكل حزب كان شعر جوان دلهم روجنا قال ياكل كرة كان عكسي بي حزب كيف من هذا كي وتم إبارة ورا فنك شيء ذاك قلت كاك هربي من ده شيء بيم دم بروم على دانشة لو ما عليه كويس أبوتك لو ما عليه دانشة نهات نهات عندك جاء وتم بدها خوازي كذا أو ديار إنسان على الجوري لسوا أمريكان ودرس بيتك تادا قات أوروكا كبا دولة شخينا ويجانو يشو أعزاو تصير مسار بالربا نخ أو دورين معه عندك باش ما بسطا دمية بمسار أو برسيارة ما بس تتشيل لجوفاري ليلى قاسم وليلى زانا وكي بيستويك بوتي أو نوانة هالبجاردو بلى جا بيشت بعمل كي بيستويك تاشان ليلى قاسم وليلى زانا من بپی خوش باشد کرد ازمونه شو دور و درێژ و لە ڕۆژ وا بڵێ مرد منداڵە بوومە لەگەڵ یعنی وشەی کوردی ئاشناتیم پێ زۆر بەساکارش بووە بەدەستە چ لەرزۆک و قەڵەمە چ لەرزۆکە دەستم بە کاری ڕۆژنامەنووسی کردیا تا دەگاتە ئەو ڕۆکات دەکات 65 ساڵ دەکەی لە ساڵی 6ەوە من دەکەی هەستم کرد ئەو گۆڤار ڕۆژنامانە کە هاتە لەگەڵ ڕێزم دەوریان و زمان حاڵە حیزبەکانە ڕێکخراوەکانە چ لاوانە چ قوتابیانە چ خوێندکارانە ژنانە ئەفرەتانە یان مافی مرۆڤەمان دەکەی ئۆرگانەکانیان ئەوەی کە تاریخ مێژووی کورد بۆمان دەجێتەوە کە ئێمە یعنی هەموو دەمێ وڵاتی من داژی کراوە من دەکەی عقلمان داژی کراوە جەستەمان داژی کراوە زمانمان داژی کراوە ئەو کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامەکەی کە دەگەیشتە سەروەدەک 750 رادیو تلفزیون و بڵاوکراوەی تایبەتی بڵاوکراوە ڕێکخراوەکان و حزب ڕئیسەکە من هەستم بە بۆشایەکی کرد بریارمدا پێش کەی 21 گۆڤاری خانی دەربکەم دەکەی لەگەڵ جەمشیدی برام ئەو لە سوید دەکەی محاوەلەم کرد پارەی پەیدا بکەم ئەو جا دەست پێ بکەم ئیجازەکەم دەهینەوە کەس دەستی یارمەتیان بۆ درێژ نەکردم ماعەدا دەوڵەمەند دەچێت دهۆک برادری جەمشیدی بوو پارەشی باشی تەرخان کرد لێمان وەرنە گوتم بابە جان باڵەکن ئەگەر پارەش تەواو بکرد پەرشی 2 ساڵەشی ئەوجا ئەو سەری نەکرد دوای پاشی ئەوەی کە ئەمە لە سەندیکا ڕۆژنامەنووسان بەشەر هاتم لەگەڵ نەقیبی ڕۆژنامەنووسان ئەوان هەر حەزب بوو نەمیش تەنیا سەر بەخۆ بووم لە ماڵەوە دانیشتم بدیم کردە ئەو کاتەش باش بوو مەسەلەی یعنی
چاپ منی ئەوانە بڕەوی هەموو عندەکەی دەمتانیشە چی بکەم ئەو بیرم لێ کردەوە گۆڤارێک دەربکەم بۆ ناوەکەی کوردستان سەدەی 21 ئەلێرە پرسیارەکرێ من بەلای منەوە لە سەدەی 1920 هەمومان دۆڕاندووە کۆمەلگا تەپیوە کۆمەلگایەکی نوێ مۆدرێنەوە عقل کراوەی دش بە وا بڵێن ڕێبازی شەریعەتگەری و خێڵەتی و حەزبایەتی و ماڵ و منداڵ و گەڕا کوێسە گەڕەشش دوو بەش لە ماڵەکە دوو حەزبن دوو حەزێبکە دوو دژمنن عندەکەی بەڵکو ئەو بتانە بەڕێگە ئەوەندی بتوانم دەکەی بە پێی ئەزمموی خۆم بە پێی ئەو توانای خۆم بە پێی ئەوەی چۆن خەڵک پێشوازی لە گۆوار دەکە تەڵەبەکەم تەقدیم کرد داواکارەکە کە کوردستان سەدەی 21 بەڵکو بتانین لە بە ڕێگە ئەو گۆوارە ئەگەر خاڵێکی بتوچیش بیتن یعنی گۆڕانکارێک بکاتە ئەو بوو هەڵگۆرت جندیانی وتی بەرەبەری گەشتی ڕاگەاندن بوو وتی کاکم دوور بکەی کەی 21 وتم معقولة هالعمكان لو عندها الصريم ممكن بيفها أو بالنسبة كي بيستويك شكا تا إسا كي بيستويك جماري درسوا باشي إسا أبو نكرة وإسا باشو كل شيء دعائي رماشاد مام جلال كحاتماني ياربتي دام بەڵام ئێستا پرۆفسۆرێکی گەورە لە دەرەوەی هەولێرە لە شوێنێکە حەشت دەمانگە ئیش دەکاتن دەکەری 21 تاکە گۆڤار سەری کوردستان 900 بابەتی مێژویی و کۆمەڵایەتی و ئینسانی بڵاو کردووە تاکە گۆڤارە 700 بەڵگەنامەی بڵاو کردە تاکە گۆڤارە 3000 وێنەی دەگمەنی بڵاو کردەوە دەکەی شتێکی گەورە دەبێتین 1000 لا پەرزیاتر دەبێت 2025 هیوادارین چاپ بکرێت بەنسبە لەیلا قاسم لە لێزام تقریبا من حسێ ممکن تقریبا 18 ڕێکخراوی ژنان و ئافرەتان و کە گۆڤارێکی مۆدرێنی تازەی یعنی ڕوحی ژنان بەرئەو بکاتن دروست بکاتن باشی ژنان دروستکە دەوری ژنان دروستکە چونکە لە کۆمەلگای ئێمە ئەوانە کە ڕۆشنبیرێن دەڵێن بەشی دووەمە ئافرەت نەخێر ئافرەت بەشی یەکەمە لە ژیاندا لەکە ئەگەر ئەو زەویە نەبی ئەو خاکە نەبی ئەو دارەی لێشین دەبی نەخێر کەواتە مەتەحەت قەزای ئادەم و حەواش ئەوە چێوەکەی خۆی لەسەر من دەکەی یعنی دایک سالاری دروست بوو دایک سالاری لە ئەشکەوتەکان من دەکەی دایک کە منداڵەکەی دەزانێت کامە بەڵام یعنی کە باوک سالاری هاتە پێشەوە بەلای منەوە ڕێی خۆمە دەکەی کودەتایەکی گەورە لەسەر دۆزی ژنان کرا دەکەی بەهەرحاڵ ئەو هەندێک ڕێکخراوی ژنان و سەر بە حەزبەکان و سەر بە ڕێکخراوەکان یعنی ئەوڕۆ تەماشا بکە ئێستا ئەوی هەمیانمە ئیشاخێشم هەیە ئیدەرە وڵاتشم هەیە لاوازە و یعنی شەکی ڕووکەشە دوێ بریارم لە گۆڤارێکی یعنی سەربەخۆی بۆ دۆزی ژنان و ئافرەتان بڵای بکەمەوە بۆ ناوم لەنای لەیلا قاسم لەیلازا لەیلا قاسم تاکە کچی کوردە لە سێدارە دراوە لە مێشووی جوولانەوەی نیشتیمانەوە بە تایبەتی ئافرەتە لەیلازانش تاکە ئافرەت دەکەی وەکو تێکۆشەرێکی گەورە لە باکوورێ لە باشەر ژێمێکی پاشیدا لە پەرلەمانی کوردستان دەرەوە ڤیدیۆ دیمە یعنی سوندی بە کوردی خوارد قبولیان نەکرد 10 ساڵ لەم حکمدا ئەوە لاشە کە کوردستانە بۆ بەینامەی ساکس بیکۆ کرا چار باش دەکەی ئەو سنوور بشتێن دەکەی تێکەڵ بکەمەوە ئەوە بۆ ناوەکەم وەکو دەڵێ بەناوێ لەیلا قاسم داش لەیلازانە دەکەی پێشواچێکی گەرمی لێکرا هەر ژمارە دەتوێت هەر ژمارە تەماشا بکە خۆی لە خۆیدا ویش دکتۆرەشکە بریاریدایە یان تەڵەبەتی ماجستێ یان بخۆی یعنی کتێبش لەسەر تەلێ بکاتن باشە مامۆستا دەبێ بەگشتی سانسۆر چی بێ بۆ چاپکردنی کتێب ئەو ئازادی ڕەهایی کە ئێستا هەیە بەڕای تۆ گونجاوە کە هەر کەسێک بێوێ کتێبێک دەربکا و بیخاتەنی و کتێبخانەی کوردیەوە جارە لە ژیاندا زاراوەی ڕەحان نییە لە هەر شتێکی زیادە هێشتا مەسەلەی سانسۆر لە کوردستاندا تازە ئاماژەکەم پێکرد سەرەتای پاشە ڕاپەرێن کە دەسەڵاتی سیاسی لاواز بوو چ لە ڕووی ئابوور چ لە ڕووی سیاسی چ لە ڕێکخستن دەکەی ناتوان عەلاقەیان بە ڕاگەاندن نەبوو هەرکەس لە ڕواندز شت دەنووسرا لە چۆمان دەنووسرا لە پێنجوین هەرکەس بڵاوکراویان دەردەکەن دەکەی ئی سەرەتا حەزبەکان بەڵام وەکو گوتم دەوڵەمەند بوون بۆنی نەوتی لێدان بۆنی نەوتی لێدان دەکەی درژمەکەیان بۆ دۆلار دەکەی مەسەرەکەی یەواش
قضیه ئازادەکەی بە تاسک بوویتەوە بەڵام مەسەلەی سانسۆری ئیکتێب دەکەی بەڕەحمەت بفەلەکەدین کاکەی ئەندام پەرلەمان بوو دەکەی کە قەزەی ئەو سانسۆری ئەوە کە قانونەکاتە پێشەوە هەموو داگو دەبی سانسۆر بخوێنرێتەوە ڕقابەی هەبی خۆی بەغدایە و وڵاتانی دواکەوتو فاشیم و کۆنەپەرست دەکەی ئەو دەوری جێرا کە ئەلاساس نابێ سانسۆر هەبێتە ئەو سانسۆرە خۆی فەرز کردیا بەڵام دیسان سانسۆر هەیە مەسەن کتێبێک دەردەچێتن دەکەی لە سلێمانیە لە هەولێرە مەمنوعە لە هەولێر دەدەست لە سلێمانە من کتێبم لە سلێمانی دەرچووە بە چارقاتی خۆی بەدزکڕیتم بە چارقاتی سعدی خۆی بەدزی بە قاچاق فرۆشە ئەلێرە کتێب دەرچووە لەندەکە لە سلێمانی قیمەتی خۆی زیاتر خەڵک کوورەتی پامان دەکەی جا ئەوە ناوەدا حتا قانونی ئەوەی یەکێتی ڕۆژنامەنووسانی کوردستان دەرچوو ئەمن ئەو کاتەی مانجەکەی سکرتێری سەندیکایەوە کۆبوونەوەکمان کرد لەگە جەوهەرنامەی قوم دەکەی فەرات عەونی هەموو دەکات کە على ئەساس ئەو قانونە کە دامەزانی سندیکا ڕۆژنامەنووسان شتێکی باشە ئەمەش گوتم خاڵی مەستوری تێدا بە عەرەبی یعنی شاڕاوە کە دەیکوشیتن کاک جەوهەر بەڕەحمەت بێ هەزار بەڕەحمەت بێ تۆ ڕەبوو لە من دەکەی ئەمن تەبعاً كاك فرهاد أنا قلت لا أقصد قلت واقعة ورأي خومة يعني بند هاي مستورة ناله ممنوعة تو أول وجه خوتان من نمونم لها رجمارم لها كي رجنا منوسي مينا توشي صحته زختي لسرها من كي ناتان بكيف يكون يبشا ناتان بطاقتنا شو بقريته ماله من كي ينداكو بابي مثلا بزان أو رجنا مي كراوية لو أنا دليل إيش ما كبر له إيش يبكى أوه موسى كواتي تا استا مسألة سر شكلها شوية عقلي ما آزادني من خير أمن لك أوين نسيتم ليلى قاسم ليزان أو هيز درش مكي جن جيانا مدخي دلا ما أجر جن آزاد بي كمل جا آزاد دبي عقل آزاد بي جن آزاد دبي جن آزاد بي كمل جا آزاد دبي تا استا نكوا برابك لا أمريكا لا أوروبا ستصل جن آزادني واتهر بروكشة آزادني باشا ما أوري خوما باشا ما مصا أوي سرنزي باريستان دابت نوسر كان روجنامة نوسر كان كون نبون لبرساون وبردوامج لكور وكوبنا وكانتان جنس هي وجنس دبندري باشا دمري أو ببرسم كساني وكو إيوة دبي رولتان تيبت بو أوي هاوشوي خوتان دروز بيتو ونبل لبرساوانو وميجو كساني وكو إيوة دوباره بكاتوا بابا جهاد خشي بالرئيس يعني أما زوجش أنا باسكت هم قصدك هذا كله مع سنة عقل إنساني كرد جاب بسم يعني موضوع كي كدلام كرد يعني هم ده خاوني أو كانوا راسه تم مرنيشين كمان أو مرنيشين تماسا سور شامكا أول سنة حدودي إيران صار بإيران بوا أول سنة حدودي دولة العثمانية سر بوابها فجيشنا أول تور زك ببنا مرنيشين لك يكتري بقلنا شرب راكوجي لبينا بيابو شيء درسي كده أو دولة الإمبراطورية العثمانية عندك نكشتا أو مركزيانا حمو زند بتشال كنا الشهيد كرام عندك نبنا أو جوا خاش كرد أو عند الدولة من ده أو عند الدولة من ده لهيس ولا تكنيان اشتكت عن مودة الجنوب ونسن تشرشل ما أبينا أمريكاني خدوا جورة ترين رئيس وزراء إنجلترا بوم الحرب العالمية دوم نالكي كان لقى إستاليني شركي راجل نالكي بوزيات تحالف بين الناس بيشوا نالكي بيركان بإنجليزي مستوى ترجمة عربي كلام لا ترجمة عربي برجيك براوي نكتو الشيخ عبد الرحمن نقشبندي خلشي زينوين بناو بانجن عائلة شكاوري دينينا لم نجراوي إنجليزي كي هبو هذاك دلت ترتل لبنو كان خوي نسيتي أجر هاتو ملتي إنجليز رجع توش برسيتي هاد هيش بندسنا معهم أولادنا جابوا نوم كاستعمار ينبوا هذاك رولا روشالات بكن ليش نوستن رولا كردستان بكن لو باشور كردستان الجنوبية هذاك باشي سالتان ذاك بخيوتان ذاك أو عند الدولة من ده خاكا استهم أو قنصليان كريتو لكردستان وخاطر تاعي كالي كردنيا
كردستان ولاتش أونده قرد دولة مدرجة عرض وصار عرض وعاصمانة كي بويا همو تشاوية تماشى بخل جريدة كانوا خومن ترى بس هذا ولا استثمار زورة يعني برهم هنا زورة مجالها يعني ورد سپاس بۆ تمام ئێستا دەستت خۆش بێ کە ئەوەندە بە وردی و بە جوانی بۆمان شی دەکەیتەوە پرسیارەکان پرسیاری کۆتاییمت دەمەوێت لێ بکەم لە دوای ئەو هەموو هەوڵ و ماندوو نابێتەوە لێ نابێتەوە کلچی لێ بۆ کۆتاییە بە دڵی خۆت جوابمەوە باشە لە پاش ئەو هەموو هەوڵ و ماندووبوونە ئەو هەموو نووسینەت بۆ مێژووی ڕۆژنامەگەری کوردی دەمەوێت ئەوە بپرسم کە لە کۆتاییدا کۆمەڵێک کتێبخانە و کتێب و کتێبخانەی زۆر جوانت بەرهەمهێناوە و پێشکەشی ئێمەت کردووە ئیشاڵە تەمەند درێژ دەبێت مامۆستا باشە دەمێ بزانم لە دوای خۆت کتێبخانەکەت تەسلیمی چێ دەکەیت بەر لە هەموو شتێک ئەو کتێبخانە لە دۆرانە چ مەترسیدایە بۆ دەستەڵاتی سیاسی ئەو ڕۆژی ئەو خاتونە بەڕێوە دەبرد سانا خان دەکەی 23 ساعت ملان دەکەی أو يعني ما ويسام كان هم 150 كرسي زاد هم وجرابو مسؤول لك نهاتهم ليك أو بصاحبي خوم كريمام تعميرهم كردو دام مزرعة جمارك درسوز أو خاتو سانا خان من عندك دكتور أحمد بوا مام صحيح عبد الله بوا سعيد عبد الله بوا من عندك مام سفر مام بوا خل شتر بوا لأنه وكان يخوم يارمتين دام يعني أنت استحت واسم تعليقك من اسم مجدا خل كردستان أو كتاب خانق اللي بعشور أفريقيا ذكرتها بعشور أفريقيا يعني ببرن باشور كردستان يعني كسنا حاطين نازل ده أوه برام لقوا شو شتم كرديم أو كتاب خانة باشوي دولة كردي درس دبكة ويا كم كابينة بيشكش دولة كردي ذكرته أجرنا إمكان أبو سن بارش عردم أسر ترخان كدوا وشتم كدوا كوانا دميتو عردنا باش من أو مكتبة فرما مريبو بقري خلشي بو بريبا إنسان درسوس هرما خير هرما من هذاك بريبا كان شو ملته بيش كتابي كل بيك جاري بقربان تود باشە مامۆستا پرسیارێکی تر ئێوە باستان لە سێدارەدانی براکەتان شەهید جەمال حەیدەری کردووە دەکری ئەو چیرۆکەمان بۆ باس بکەیت يعني شهيد بن جمال حيدري بەڵێ خاتوني براز أمانة سرطاع وبعث كذا بنا مالي حيدري بتايبتي كركان عاصم حيدري من هذا كي شيخ الإسلام إبراهيم حيدري حيدر أفندي باوشي إيم من هذا كي كان بنا مالي شيء جوري زانستي عيني إسلامي بوي من هذا كي بدان زانا جوران بدان من أنا حتى بوش ماوران زور جرينجا يكم جندل زانس لجندوس جيشت الشارع شو الشارع من هذا كي حتى بونمونا لبغداد كعالم كان علوم نقليان تواودك دعنا ما ورانا علوم عقليان دخل وش سبقة الله قبل نقل بغداد كذا يتر علوم عقليش لبين دخلنا لما ورانا حتى عند سق خندرا عندك بحر حال جاوبت لتاتسي وكيش كيدا قلت من بنا مالا شوية سرتاي سلا كان كبرا كان بيراجشتي كان عاصم وكان صالح وكان جمال وكان مهيب لما تجيبش من داربوين يعني الدولة شجرين جل كاي روشنبيري وروج وبابلين سياسي ونتو بروري وكود بروري من عندك بدر كوتن وين بش شيء ميجوي أو شارع كردستان درس كان عندك جاءوا جمال حيدري يشكو كم عندك زور بتوانا بوم قائد شيء جوري سياسي من عندك هرتن كان صالح برام براي لو كان الرئيس كان صالح أو حتى الرئيس حزب الرزقاري وحزب الشور شواء برام كان صالح خزالي تلو حكم درام من عندك حافظ كراو دواي هاتو ما ويقدري بلام زمان حيدري باش عندي بينشو بوا برس الشاري هولين جور باشترين ريخ راي حزب الشيوعي او كاتي باشي بغداد لسردمي جمال حيدري لا جمال حيدري عم بردا كركوشي بوا اندام فرع لا اعتراف مالك سب خياناتك العزوي سرك داتي بو جمال حيدري جزا دصا حكم او حرص الحكم درا سياسه صالي بنزاب سي حزب الشيوعي العراقي ترازان كتناوي انشقاق لك ترازان جماعتي بهاء الدين النوري وجماعتي بابلين عز محمد وجمال حيدري وعدنان تشلميران وانا بفندك جمال حيدري ما صار بيستو بنجاب سي ما نشوف حزيران
دەڵێ من نەخۆشی مایەسیری مەیە بمەن و عملیاتێ وەکو حەبس لەوێن درێ برادران تەرتیب دەکەن کە لەوێن در ئاساس عملیات دەکرێت ڕۆژەکەم مواجهە دەبێت جشان بۆ بردەشێت لەوێن خۆی دەگۆڕێ و لەگەڵ دێ ڕادەکەم کە ڕادەکات تەبعاً قیادەی حەزب دەکاتم دەکەی تا 56 دەکە سەلام عادل کە پێک دێنەوە دەبتە جێگری سەلام عادل دەکات لەلایەش ئەو جەمە لە گوندی دەژیان ئەمن هاتن تەفتیشی گوندەکە ئێمەیان کرد ژوورەکە سیر لەوەدا بوو ژوورەکەمانەوە پڕکا بوو کابرا بەشەنە کارێکی هەڵدەداوە کە بێعقل ئەخ کوی ئینسانێک دەستە بنکای خۆی دەشارتەوە بە هەر حاڵ جاتە ئەوەی بڕبڕی پشتی حزبی شوعی پاشفادی جەمال حەیدەری حتا وەکی شەهید کە کاکەری محمەدی ڕەحمەتی لە ئاوەگەل وتی پشتی حزب شکا و پشتی هەمومان شکا جەمال حەیدەرەکە ئەعدام کرا جا بەسم یعنی حتا سۆڤێتەکان کتێبێکیان هەیە دەربارەی شەهیدەکانی سەرکردەکانی حزب شوعی عالەمی دەربارەی جەمال حەیدەری ئەقوا من المەوت یعنی لە مردن بەهێشترا بەس باز دەکات جەمال حەیدەری ئەوە بوو یعنی کە ئەگەر بەهاتە ئەوەی ئینتفاضەی تەموزی قەسری معسکەر ڕەشیدی بیستوتان ڕووی نەدابە کاکی جەمال لا پازدەی حوزەیرانی 63 ئەمە لە ئاوەگردی بووم نامەیەکیان ناد دەڵێ نێزیکی شارەکەم کە ئەوراوەڵان هەموو تازدەنا مەملەکەی ڕووداوی کە ڕوودا دانرا بۆ ئینقلاب بکرێ حزب بەعەز لەناو دەچوو عەبدولسەلام دروست دەبوو کە معسکەر ڕەشید دروست بوو خەڵکیان لێجرا ئاعترافیان کرد جەمال حەیدەر و عەبەلەی جیران و ڕۆژی 20 تەموزی 63 لە زێر تەعزیبدا مرد حتا کۆچ کردووی نەمێر دکتۆر مستەفا زەڵمی بۆی ژێڕامە ڕۆژگە لە خزمەتی داوام گوتوەکی جەمال حەیدەریوان ژیران لە قەسرەکە پاشکۆیەکی پێیان دەگوت خانەکە وتمە یەکێتی قوتابیانی کوردستان لەوێ ئی پارتی بەجێ ئیشمان دەکەن ئەمەش جیران وتم لە پێشتاوی خۆم دیتم جەمال حەیدەری خوێن دەهاتە خوارەوەچە کلاسەکان پارتەکەت و لە ئەویان هەلواسی بووم ببەستم کە حەزبی بەعزی جەمال حەیدەریان کوشت یان خەنی بوون ئەوجا خبرێکمان پێگەیشت کە تاهیر یەحیا ڕئیس وزەرا بووە ئەو حاضر بوو لە تەعزیبی جەمال حەیدەری لە قەسر النهایە تا هەرحەرە پاشی هەفتەی تەموز حزبی بەعز هاتنەوە کردن حەبس بوو لە قاعەکەی ئێمە بوو چوم لەگەڵی دانیشتم وتم جەناب لەکەی سەر ڕئیس وزەرا ئەتوو ئەوەی تحقیق جەمال حەیدەری حاضر بوو کە ئیعدام تاکرد وتی ماکو هیچیشی گوتم ئەوکو عەدنا معلومات موثوقة بەبەستم جا لەبەر هەندێک زەرێکی گەورە بە حزبی گەیان بە ملەتی کوردگەیان حرەکەت شوێنی عالەمیش یعنی باعتزازەوە تەماشاجا دەستت خۆش بی زۆر سوپاس دەکەم کە ئەمڕۆ کاتی خۆت بە ئێمە بەخشی من زۆر خۆشحاڵم زۆر خۆم بە گەورە منیش بەش بە حاڵە خۆم سوپاستان دەکەم ئەزیەتان کێشە ئاورداوانێکی باشە بتانن مێژووی ئەو کەسانەی کە مێژویان ئەزمونیان هەیە ڕۆژ لە ڕۆژان دەورەشیان نەبووە قەڵەبەشی جوانیان نەبووە وشەیەکی باشیان گوتووە بە شەرتە ڕازگۆیانە لەوان وەرگن بە ڕازگوانەش ئێوە بڵاوکردنەوە قرتاندنی تێدا نەبی بێگومان زۆر سوپاس دەکەم مامۆستا دەستت خۆش بێ خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی منیش ئەمڕۆ کۆتایی پێ هات خواتان لەگەڵ دەست خۆش مامۆستا زۆر سوپاس دەکەم دەستان خۆش